لەم هەرێمەدا سەرما و ڕەشەباکەی سلێمانیش نەیتوانی کاسبکارە دەست و دەم و چاوچرشەکان بنێرێتە ماڵەوە و بە درێژایی ڕۆژ بۆ پەیداکردنی چەند هەزار دینارێک تا خۆراوە بوون لەسەر شەقامەکان دەمێننەوە. باشی ناخواری ئارە نەکەپی بمەوە. بۆچی لەم سەرمایە ئیشەکەی بۆ لە ماڵەوە نیت ئەمڕۆ بۆ ئیسراحەت؟ ئیکە پارەمایەت ئیشێنەکەم بۆچی بکردم ناوکڕم. یعنی ناچاریت؟ ناچارم خواردینە لە باخەمانێ خەڵە ڕەخوام مێن بووە. سەرما و نابێ ڕۆژانە ئاوا؟ بەڵاش بۆی ڕەشەباکەوە. بەوەی ڕەشەباکەوە؟ وەڵەسانی باش. ناتوانی ئیسراحەتکەم چەند ڕۆژە تا سەرماکە لایچێت؟ ناتوانی. ناتوانی؟ نیتوانی ئەوارە نانەکردم شتەکردم. بۆ مەعاش نییە؟ هیچ نییە؟ جەناب خۆ داهاتی ماڵپەیاکەیت؟ خۆم نێدەکەش ماوەی کرد ماڵە کەوت. نەخۆشە؟ ئەوڵی کرد. ڕۆژگارێک تەمەنی گەنجی خۆیان بۆ خزمەتی پێشمەرگە و شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد بەخەرجدا. لە ئێستاشدا لە بری خزمەتکردنیان و پێدانی موچەیەک لە تەواوی ماف و شایستە داراییەکانیان بێبەش کراون. وەک بڵێ چارەنووسی ئەمان هەر زەحمەت و ژینێکی بێ ئارام و ڕەفاهیەتە. نەبوونی ئیشەکەی لا نەبوونی ئیشەکەی بەڵام ئیشەکەی ئیداراکەیت ئیداراکەیت ئەیدە وەڵا ئاوە نەمەعاشمەیە و نەیسمەیە ئەمڕۆ نهاتی دیارە و پێ و دیارە بوو؟ ئارە وەڵا پێتەوە دیارە ئەژەم پێتەوە دیارە ئارە وەڵا پێتەوە دیارە ئارە جاچی بکەم سەرما ریسی پەڕی ئەمە یەک ئەمە دووە جارێ ئەمە سێ دوانی کەس لە ژێرەوەیە هەر لێرەیە ئەمە چوار پێنجێک خواری شۆشۆ کاری ئەمان پێچەوانی تەواوی کارەکانی دیکەیە لەبەر ئەوەی هیچ پشوویەک نایانگرێتەوە و داهاتەکەشی بژێوی ژیانیان دابین ناکات. بەڵام ناچاری ئارامی لێ هەڵگرتوون و بە ئومێدی ڕستێکی ئیلاهی هەموو ڕۆژێک لەسەر شەقامەکان ژیان و تەمەنی پیریان دەگوزەرێنن. وڵا سەرما خۆی با پێ بڵێم بۆ خەڵکی فەقیر خراپە هەم لە هەموو بارێکەوە تۆ حسابی نەوتکە حسابی جلوبەر بکە حسابی مناڵی بکە حسابی ئەو بکە کە یەکێک کرێچیە هەم بێکارە بێت یعنی ناتوانێت بچێتە سەر کارەکەی هەم بۆ نەخۆشیش مناڵەکەشی نەخۆش بێت ناتوانێت شاری بکە لە خەستخانە سامووی بۆ بە ئاهلی بە پارەیە یعنی ئەو لە زۆر شتەوە زەرەری هەیە. بە درێژایی تەمەنی گەنجی ئەم بەتەمەنانە حکوومەتی پێشووی عێراق و تەنانەت هەرێمیش پارەی بە ناوی سندوقی خانەنشینیەوە لێ وەرگرتوون بەڵام نەک هیچ موچەیەکیان بۆ ئەم بەتەمەنانە فراهەم نەکردووە بەڵکو تەنانەت ئەو پارەی لە ساڵەکانی ڕابردوودا لێیان زەوت کردوون ئامادە نین بۆیان بگەڕێننەوە. پێش ناچێت ئەم تەمەنە کەمەی کەماویانە بە چاوی خۆیان دادگەری ببینن و وا دیارە شەکوا و حەقی ئەمان لای خودا و لە ڕۆژی حیسابدا بۆ